قساکەم لە سەریچێک لە بەڵگە فیلمەکان فیلمی منداڵی عیمات کە وا بڕیارە لە شاری سلێمانی نمایش بکرێت ئەم فیلمە بەشداری چەند فستیڤالێکی کردوویشک لە فستیڤالەکان لە وڵاتی سوید بەشداری کردووە لەوێ خەڵاتی بەدەستهێناوە بەشداری چەند فستیڤالێکی تریشی کردووە بەڵکە فیلمەکە باس لە چیرۆشی منداڵێکی ڕزگاروی دەستی داعشەکات ئەم بەڵگە فیلمە لە سلێمانی نمایشەکرێت قسە باسەکەم لەسەر بەڵگە فیلمەکە زانیاری زیاتری لەسەر وەرەگرم میوانداری بەڕێز کاک زەهاوی سنجایم کردو کە خۆی دەرهێنەری بەڵگە فیلمەکەیە سوپاس بۆ بەشداریکردن زۆر بەخێر بێت بەر لە هەموو شتێک هەڵبژاردننی چیرۆکەکە چۆن بوو ئەم چیرۆکت لەکوێ بینی و وای لێ کردی کە کاری لەسەر بکەی بەڵگە فیلمێکی لەسەر دروست بکەی من دوای فەرمانی شنگال و زیدەکان گەڕامەوە بۆ کوردستان و ماوەی 6 ساڵ لە کەمپەکان مامەوە دیارە بەهۆی کۆمەڵێک کاری ترجگە لە فیلمسازی من پەیوەندی جۆراجۆرم هەبوو لەگە خەڵک و لەم ژیان و بوون لە کەمپەکان بوو کە من بەهۆی برادێکەوە زانیم کەسێک بە ناوی ئێماد گەڕاوەتەوە کە تایبەتمەندی زۆر بەرچاوی هەیە و جێگای تێڕامانە ترکە چوون بینیم ترۆ بۆ سەرەتای کاری وێنەگرتنی 13 مانگە کە من لەگەڵ ئێمات ژیام و تەسویرم کرد وێنەم کرد 13 مانگ لەگەڵ یاڵێ باشە چی لەم چیرۆکە سەرنجی ڕاکێشای بۆ ئەوی کاری لەسەر بکەی بەلای منەوە زۆر گرنگ بوو کە مناڵێکی 5 ساڵە کە تەمەنی نیوەی تەمەنی خۆیانی 2 ساڵ و نیوی لە دیلی و دەست بەسەری لای داعش تێپەڕ کردووە چۆن دەتوانێت بۆمان بجێڕێتەوە کە چیان بەسەرهێناوە و تەجروبە و ئەزمموی خۆی لەم 2 ساڵ و نیوە چۆن بۆ ئێمە پیشانی ئێمە دەدا ئێمە عادەتەن زۆر جار بەهۆی مێژوو نووسانەوە بەهۆی ڕۆژنامە نووسانەوە بۆی خەڵکی گەورە ساڵەوە شارەزای ڕووداوەکانی شەڕ دەبین بەڵام زۆر کەم دێتە پێشیان ناتوێتە پێشکە مناڵێک باسی تەجروبە و ئەو وێنایە بکە کە لە شەڕ بینیوێتی ئەمە تەجروبەیەک بوو بۆ من کە وەکو ئامانجێگۆ بوو کە مناڵێک بێ باسی شەڕماوە بکە بۆیە بوونی من لەگەڵ ئێمات سەڕایەوەی کە وەکو هەموو کەسێکی تری کورت ناوە بەناوە تەجروبەی بینینی شەڕم هەبوو لە ژیاندا بەڵام ئەوانەی کە ئەیمات بۆ منی جێڕایەوە یا بۆ منی باس کردیا بە پیشانی ئێمەیدا پیشانی کامێرێمەیدا ڕاستی شێوازێکی نوێ بوو بۆ من لە جێڕانەوەی شەڕ و کاریگەری شەڕ لە سەرناخی مرۆڤ بەتایبەت لەم حاڵەتە کە مناڵێک باس لە مناڵێک دەکەین زۆر باشە بۆی خۆشەویستانیش بەرچاوڕوونیان هەبێت پێکەوە ترایلەری ئەم بەڵگە فیلمە ئەبینین کەوا بڕیارە نمایش بکرێت دواتر قساکەمەوە لەسەری ئەبوو لە سەرەتا و سێری بکەین بەڵام هەم بە خێراتن و هەمیش ویسم زەنەرێکی کورد بەم و دواتر ئێمە سەر بابەتی تەکنیکی و بەرەمێنانی بەڵگە فیلمەکە فەرمون بە ترایلەرەکە ببینین خودێ دەسارا هەما بێجە دەسارا و سێ چارم هاول دەسواندەمە چەند وڵاتی سووری هەم لێکدا چی بودی؟ چی ولا سناد بعد فيديو تاع نساء فيديو مقاطع يدخل بالسرير وان يذكرين وكذا اليوم حبيبي عيدان وإيمان هتان هاجي بيقرأ طيب النبي ويدري ودين أودي عبد الله ويودي عبد الرحمن أمين ثوابكم عماد شرف مانا؟ إيه عماد؟ يدقق وقال بك بهالشهر بتشكل شيء؟ عادي زي شيء دەست خۆش مامۆستا ئەوەی بینیم ئاستەکەم ئەو منداڵە
هەمان ئەو هەڵس و کەوت و ئەو بابەتە شەڕانگێزیانی وەرگرتووە هەر بەڕاستی شوا بوو لە ژیانیا یانی و کاتانی کە ئێوە لەگەڵ یا بوون بەڵێ تەنانەت ئەو کاتێک کە ئێمە کارمان دەکرد ئەگەر بەبییرتان بێ ڤیددیوەک بڵاو بووە کە دوو گەنجی ئێزیدی پیشان دەدا کە چۆن فێرکرابوون و چوون خۆیان تەقاندەوە بەدەم سەربازەکانی عێراقی ئەوە ڤیددیوەک بوو کە زۆر دەنگیدایەوە و عیماد و ئەو مناڵانەی لە تەمەنی ئەو تۆزە گەورەتر ڕێک و مناڵانە بوون کە پەروەردە دەکران بۆ ئەم جۆرە کردەوە خۆکوژیانە بەڵام خۆشببختانە عیمات تەمەنێکی گونجاودا ڕزگاری بوو و گەڕایەوە و تر ئەو ماوەی سێ زەمانگەش کاری منەوە بوو کە چاودێری بکەم کە چۆن ئەم مناڵەکە مناڵی خۆی دۆڕاندۆ بەڕاستی کە مناڵی خۆی لە دەستدا بۆ هۆی ئەو پەروەردەی داعش با یارمەتی دەوروبەر و کەسوکاری هەوڵ دەدا مناڵی خۆی بدۆزێتەوە ئەم فیلمە حقەت فیلمێکە لەسەر دۆزینەوەی ئەو مناڵیە لە دەستچووەی عیمات و هەروە پێناسەی خۆی وەکو ئینسانێک چونکە ئەوەی کە داعش دەیکرد بە جۆرەی ئەو 6 ساڵ تەجروبەی من و بینینی خەڵکانێکی یەکجار زۆر کە گەڕابنەوە ئازاد کرابوون یان کردرابوونەوە لە دەستی داعش یەکەم شت کە دەکرا سنەوەی هێزی بیرکردنەوەی لە مرۆڤ کە مرۆڤ ناتوانانی بیر بکاتەوە دووەم شت لێسەنەوەی ناسنامەکەیەتی ئیدنتیتێتی خۆی لە دەست بدا و تەنانەت ناوەکانیشان دەگۆڕی بۆی ئەگەر کاتێک کە گەورە بوو کەسانی خۆشی بێن بە دوای لەگەڵی دابنیشن نەیناسنەوە نەزان کێ حتا بە ناویش جا بۆیە ئەم سێزدەمانگە و دواتریش هەوڵەکانی دایک و نەنگ و کەسوکاری عیماد بە جۆرێک بۆ ئاشناکردنەوەی عیماد لەگەڵ واقعی نەتەوەی خۆی و باری واقعی بڵین ناسنامەی خۆی وەکو عیماد تەنانەت ئەو ڕەفزی ئەوەی دەکرد کە پێی بوترێ عیماد ئەو ناوێکی پێخۆش بوو بانگی بکەین کاو ناوە بۆ ناوی عەبدوڕەحمان کە داعش لێی نابوو ئەو ڕەفز دەکاتەوە کە باوکی ناوی شەرەفە ئەو پێی وایە کە شەرەف نابێ باوکی بێ لەبەرەوەی ئەوانە قەناعەتیان پێهات بوو کە هەموو ئەو کەس و کارانی کە بەجێماون یان کوژراون لە پرۆسی بڵین کۆمەڵ کوژی شنگال ئەوانە کەسانێک بووە کە کەسانێک بوون بێ بڕوابوون و دەبووە وایان بەسەر بێ جا بۆیە ئەم ناڵە تا گەیشتە و قەناعەت کە ڕاستەکان چین ئەو چێە باوکی چێە یارمەتی دەوروبەر و زیندووکردنەوەی بیرەوەریەکانی عیماد بەهۆی ئەرشیف و وێنە و ڤیددیۆی ئایلی خۆیان کە بەشێکی مابوو بەلامەوە گرنگ بوو کە چاودێری ئەم پرۆسێ بکەم چۆن مرۆڤک جارێکی تر لە دایک دەبێتەوە لە تەمەنی 5 ساڵیدا ئەو کاتی بینیم 5 ساڵ تا 6 ساڵ و شتێک من لەگەڵی بووم و لە کۆتاییدا دەرکەوت کە نەتیجە و بەرهەمی ئەم هەوڵ و تەقەڵیانی دەوروبەر چۆن کاری کردە سەر ئەوەی کە عیماد بتوانێت بگۆڕدرێ و زیاتر لەوە نامێ بچمە ناو چیرۆکی فیلمەکە لەبەرەوەی کە ڕۆژی شەمە لە سلێمانی ما فیلمە نمایش دەکەین هیوادارم کە دوای فیلمەکەش بتوانم لە خزمەت بینەراندا بم و مناقشەی بابەتەکە و خودی فیلمەکە بکەین زۆر باشە تا چەند کەسانی پسپۆر لە پشتەوە هاوکاری جوون بۆی ئەم منداڵە ئاشنا بکەیتەوە هەم بە سروشتی خۆی و هەم بە کەسوکاریشی یان هەر خۆت وەکو کاری خۆت ئیشت لەسەر کردووە بە درێژایی ئەم ماوەیە من کەسێکم لەگەڵ بوو کە تایبەت بە شارەزای بڵێن تایبەتمەندی سپۆری دەرونی مناڵ بڵێ چونکە من زۆر بەڕاستی لەوە گەرانی ئەوە بووم کە هەڵسوکەوتێکی ئێمە یان بوونی ئێمە لێ بە جۆرە بتوانێت بڵین بارودۆخە خراپتر بکە بۆ ئێمە کەسێکمان لەگەڵدا بوو و دواتر ناچار بوو لە فیلمەکە هەر دەرکەوێ پێشتر ئەمە لە پشت کامیرە بوو بەڕاستی بەڵام دوایتر هاتە ناو فیلمەکە و وای لێ هات کە بووە بەشێک لە فیلمەکەویش بێریڤان کچێکی باکووریە کە ئەماوێ زەحمەتی ئەوەی کێشاوە زۆر یارمەتی داین بۆی کە بتوانین بە شێوەیەکی دروست مامەڵە لەگەڵ عیماد بکەین زۆر باشە ئەم بەڵگە فیلمە ئەگەر بینەری بین ئێمە وەک بابێکی سیاسی و کۆمەڵکوژی کوردی ئەی بینین یان وەکو بابێکی چارەسەری منداڵێکە دووچاری بڵین دوورخستنەوە لە ژینگەی خۆی بووە ڕابتە بەیەک من ناتوانم دووشتە لێک جیاکەمەوە دیارە ژیاکاریتیانە کردووە من باسی ئەم مناڵە دەکەم بەهۆی ئەم مناڵە
ئێمە دەزانین کە مێژووی ئەم مناڵە ئەو قۆناغی کە پێدا تێپەڕ بووە چی بووە وەک چیان بەسەرهێناوە و ئەو کەسانەی کە کاریان لەسەر کردووە بۆی بیگۆڕن زاتیان چۆن بووە و هەموو ئەو شتەش بەرهەمی چ شتێکە دیارە ئەمە هەموو ئەوانە ڕەبتن بەیەکەوە تۆ ناتوانانی جای بکەوە شەڕ ممکنە دایان هزار سەدان هزار قوربانی هەبێ بەڵام بۆی تۆ باشتر لە شەڕ بگەی دەبێ یەکێک لەوان بدۆزیەوە کە بتوانێت ئەوەن پیشان بدا بۆت باسکە و وەکو نمونە لە مۆزوعادا ئیمات توانیوێتی بەبێ ئەوەی 1 و 6 باس بکات چکە ئیمات قسەکردنی لەبیر کردو بەڕاستی ئیمات پاشە و شتانێک کە بەسەری هاتبوو تێکەڵاویەکی عەرەبی و هەندێک وشەی نامۆ کە کەس تێ نێدەگەشت حتەنانە دایکیشی باش تێ نێدەگەشت کە دەڵێکی جا بۆیە ئیمات نەیتوانی بەو شە بۆ ئێمە باس بکە بەڵام بە درێژایی 13 مانگ بە ڕازگویانەترین شێوە پیشانی داین کە چیان بەسەرهێناوە و ناخی خۆی بۆ ئێمە کردەوە بەڵێ بۆیە قورسە ینی منداڵێکی ئەوە بتوانێت باسیەوەکە چی بەسەر هاتۆ ئیلەن لە ڕێگەی ئەو هەڵسو و کەوتانی و نەبێ هەستی پێ بکەیان دەرکی پێ بکەی شێوازی کارکردن لەسەر ئەم بەڵگانە ئەم بەڵگە فیلمانە ئەبێت چۆن بێت بۆ ئەوەی دەری بخەیت دوکو درامی گرنگە لەم جۆرە کارکردانەیە یاخودەر تەنها پێویستی بە منداڵەکە خۆیەتی و لەگەڵ یا بڕۆی تۆ 50 خستە سەر خاڵێکی زۆر گرنگ کە ماسڵەن کلیلی سەرکەوتنی دەرهێنەرەکە لە کاری بەگەڵ کۆن مامەڵە لەگەڵ پرۆتۆگۆنیستیانی پاڵەوانی فیلمەکەی دەکات یان ئەو کەسێکە لەسەر و فیلم سازەکە لە فەزایەکی وەکو فەزای کەمپ دوای قەومانی ئەو کۆمەڵکوژیە تۆ سەرکارت هەیە لەگەڵ کۆمەڵە خەڵکە ڕزگاربووی دەستی داعشن ئەوەی سەختە لە ژیان بەسەریان داهاتووە کە سوکاریان لە دەست داوە لە چاوەڕوانیەکی بەردەوامدا دەژین جا تۆ بتوێت لیان نزیک بیەوە کاریان لەگەڵ بکەیەوە فیلمێک لە سەروان بکەیت بێشک پێویستی بە بیرکردنەوەی کە تۆ چۆن بارودۆخی و مرۆڤە خراپتر نەکەی ئەخلاقیان هەموو دەرهێنەرێکی کاری دکومنتەری دەبێت بیر لەوە بکاتەوە کاتێک شوێنی وێنەگرتنی بەجێ هێشتوە خواحافیزی کرد لەو کەسانی کاری لەگەڵ کردوون بەلانی کەم بارودۆخی نەفسی ئەوان خراپتر نەبێت لەو کاتێکە یەکەم جار هات بۆ لایەن تۆ هەمیشە بەرپرسیارەتێکی ئەخلاقی لەسەر شانە کە ویستی تۆ بۆ ئەوەی کە شتە سەختەکانت بۆ بجێڕێتەوە یان بۆت بگری یان بۆت باسکە چی بەسەراتوە تۆ ئاگال لەوەی نەبی کە ئایا ئەو بارودۆخی نەفسێ و ئینسانە چ گۆڕانکاری خراپتری بەسەردێ بۆ من وەکو کەسێک کە درێژایی 25 ساڵ لەو فەزانە کارم کردووە شێوازەکە بەم شێوەیە کە من تێکەڵاویان دەبم هاتوچۆیان دەکەم و دۆستایەتێک دروست دەکەم کە ئەو دۆستایەتە ببێتە جێگای بڕوا سێقەی ئەوان و کاتێک من دەست بە تەسویر دەکەم کە ئەوان حەز بکەن بۆ برادێکی خۆیان باسی بەسەرهاتەکانی خۆیان بکەن نەک بۆ کامیرەکەم جاری وایان پرۆسی مانگێک 2 مانگ 2 هەفتە 2 ڕۆژ زیاتریش دەخانی بووە حاڵەتی وا بوو کەم 3-4 مانگ لەگەڵ کەسێک دۆستایەتیم کردووە بەس بۆی کەوتان فیلمێکی لەگەڵ سازکەم بەڵام بینیمە کە ناکرێ و نەم کردووە کارەکە بوونی منیش لەگەڵ ئیمات چەند مانگێک پێویستی بە لێک نزیک بوونەوە ناسین هەبوو بە لەو حاڵەتانەش من بچووکترین ستاف لەگەڵ خۆم دەبم کە عادەتەن 2 کەسم لە گۆڕەپان بڵین لەگەڵ من کار دەکەن بەڵام لە پشتەوە ئامادەکاری و کۆمەڵک شتی تر خەڵکی تر هەن بەڵام ئەو کاتانی کەم دەچم بۆ ناو ئەو خیوەتانە یان بۆ کەم بۆی کار بکەم ئێمە 3 کەسین و ئەو 3 کەسەش تا کۆتای فیلمەکە دەمێنەوە لە بەرەوەی پەیوەندیەک دروست دەبێتەوە و پەیوەندیە ئێمە نزیک دەکاتەوە لەوان زۆر گرنگە فەزای ژیانی ئەوان بەبێ ئەوەی کاریگەری بوونی تۆ و کامێری بەسەرەوە بێت تۆ پتانی پیشان بدەیت چاو بینەرانێک کە کاری ئەمات دەبینن ئەم شتە تەجربەی ئەم کارە دەکەن کە چۆن کامیرە لەگەڵەوەی کە زۆر نزیکیشە بەڵام وجودی نییە غایبە و ئەو کەسە بە سروشتیترین شێوە ژیانی خۆی دەکا و ئێمە دەتوانین لیان نزیک بین و وێنێ بگرین زۆر باشە لەم جۆرە بەڵکە فیلمانەشا پێویست بە تەکنیکی شێوەندە ینی گەورە نییە تا بتوانانی ئەوە هەر تەنها لەگەڵ یابی زۆر باشە ڕۆڵی هونەر لە دەستنیشانکردنی ئەم چیرۆکانە و جارێکی تر مانوێ نەمانوێ مێژووی ئەمە هەر جاریشتە بە جینۆسایەتی کووردە تر لە هەر پارچەیەک بێت لە هەر بەشێک بێت تا چەند گرنگە ڕۆڵیان هەبێ دەم بە نمونە
ئێستا لە دوای بەڕێزیشتا عومەر سەید میوانمانە کە ئەویش سیانەی تارمایەکانی بیابانی نووسیویش بە هەمان شێو کتێبەکەی تایبەتە بە نۆڤلێتن هەمووی وەکو چیرۆک باسکردن لە جینۆسایدی یەزیدیەکان و ئەوە تا چەند گرنگیتر لە مودا ئەدەب و هونەر ڕۆڵیان هەبێت لەم بابەتە بە تایبەت بە وڵاتانی جیهانیش. مێژوو بە ئەنواع شێوە دەجێردرێتەوە. مێژووەک هەیە کە سیاسەکان دەینووسن، مێژووەک هەیە کە سەربازەکان دەینووسنەوە و مێژووک هەیە هونەر دەینووسێتەوە. ئەمانە هیچ ڕێگلێک ناگرن. پەرەلێل هاوتەریب لەگەڵێک دەچنە پێش و وێنای ئەو کۆمەلگای دەکەن. تۆ ئێستا بۆ نمونە ئەگە بتەوێ فەزای قەرنی هەژدەی یان هەفتەی ئوروپا بخوێنەوەی فەڕەنسای هەیە وڵاتێکی تر تۆ دەچی سێری تابلۆکان دەکەیت، تۆ چی ڕۆمانەکان دەخوێنەوە، تۆ بارزاک دەخوێنەوە یان کۆمەڵک نووسەری ترکە وێنای و پاریست بۆ دەکەن، وێنای خەڵکەکەت بۆ دەکەن. جاوە نووسینەوەی مێژووە ئەوەی کە کێشەی ئێمە بەگشتی مێژومان نەنووسراوەتەوە و بە تایبەت بە زمانی هونەر پێم وایە هونەر ئەو مێژوو دەنووسێتەوە کە مێژووی خەڵکانی بچووکە نەک وەکو شخصیت وەکو بەڵکو وەکو پێگە کەسانی سادە کە توانای ژێڕانەوەیان نییە. سینەمای وەسایقی ئەدەبی سەردەم یان شاعریان هەر لایەنێکی تری ئەدەبی هونەری کە کار دەکات بۆ نووسینەوە مێژوو بێش قارەمانەکانی ئەو کەسانن کە ئەگەر ئەم بەرهەمە نەبێ کەسی تر نایبینێ و نایناسێ. ئەگەر من ئیمادم وێنە نەگرت با و پیشام نەدا بە ئیماد وەکو دایان هەزار سەدان هەزار قوربانی تری ئەم شەڕە ون دەبوو کەس نێدەزانێت. بۆیە ئێمە بە هونەر بە ئەدەب دەتوانین مێژوویەک بنووسینەوە کۆمەلگەیەک پیشان بدەین کە زۆر زۆر زیاتر لە لایەنەکانی تری مێژوو نووسینەوە دەمێنێ و کاریگەری دەبێت. ڕۆژی شەمە لە سینەما سالم کاتژمێر چەند کاتژمێر 5 ئێوارە کاتژمێر 5 ئێوارە نمایش شکرێ. دەستخۆش سپاس بۆ بەڕێز زەهاوی سنجاوی کە دەرهێنەری بەڵگە فیلمی منداڵی عیمادە. دووبارە سپاس. سپاس. خێر بێت.